پێم کاتت باش؟ باشی میهرەبانمان لەگەڵە میهرەبان خانم کاتت باش؟ بەیان لە حاجیەوە بەیان لە حاجیاوە سەر هەردوو چاوانمان بەیان خان ببوورە. بەیان خان تەندروستی چۆنە؟ زۆر مەمنون سپاس دەکەم چۆن نافەقیسی یاخۆ باشبی منیش زۆر باشم زۆر سپاس دەکەم بەچیەوە خەریکی بێ بەڵێ؟ دەستخۆش بەرنامەکەتان لێ دەکەم دەرکەوتنتان بۆ دەکات زۆر زۆر سپاس دەکەم دەستی تۆش خۆش بێ سپاس بۆ بینەربوون سپاس بۆ پەیوەندیەکەت بەیان خان بەچیەوە خەریکی؟ وەڵا هەرشنی ناڵەوەم لە شساغ بێ ئیشەڵڵا سەرکەوتوو بیت سپاس بۆ بینەربوونت دووبارە بەیان خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. با بۆ فیسیێ کام ژمارە؟ بەژمارە سێ بێ ژمارە سێ دەڵێ گەورەترین وڵات لە ڕووی ڕووبەرەوە ناوی چییە؟ اختیاری لەگەڵ نییە وڵاتێکی زۆر گەورەیە بەیان خان تۆزێک بیری لێ بکەو بە دڵنیاییەوە ئەیزانی. وەڵا ئەگەر اختیاری لەگەڵ بێ باشە ئەمریکا یان ڕووسیا؟ ئەمریکا چۆنە؟ وەڵاهی نازانم. با رووسیا بێ با رووسیا بە رووسیام زۆر پێ باشە. زۆر سپاس بەڵێ رووسیا وەڵامە دروستەکەی دەستی تۆش خۆش بێ و سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ تۆش دەستت خۆش بێت.